لە 28 مانگی ڕابردوو سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوەنیدا کە لەگەڵ سەرۆکوەزیرانی ئیسرائیل بنیامین ناتانیاهو سازی کردبوو بە شێوەیەکی تاگلایەنە بەناوپلانی ئاشتی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بە گرێبەستی سەدەناو دەبرێت بۆ ڕای گشتی ئاشکرا کرد. And governments throughout the region are realizing that terrorism and Islamic کاردانەوەی فەلەستینیەکانیش لەو ڕۆوە بەردەوامە و لە تێڕوانینی ئەواندا. قودسی ڕۆژهەڵات شارۆچکەی کۆنە کە 16 گەڕێک لە دەوروبەریدا هەیە، بەڵام لە بەناو پلانی ئاشتیەکەی سەرۆکی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بە گرێبەستی سەدە ناسراوە، نەک هەر هیچ گرنگیەکی پێنەدراوە بەڵکو پەراوێز خراوە. لە بەناو پلان ئاشتیەکەی ئەمریکا قودسی کۆن و 14 گەڕێکی دەوروبەری لە چوارچێوەی بەناو پایتەختی یەکگرتووی ئیسرائیل دانراون کەچی لە ناو پلانەکەدا تەنها 2 گەڕێک و شارۆچکەیەکی نزیک لە قودسی وەک پایتەختی فەلەستینیەکان دانراون. بەپی پلان ئاشتیەکەی ئەمریکا بە هیچ شێوەیەک شاری قودس دابەش ناکرێت، بەڵام بەکردەری گەڕەکە عەرەبنشینەکان کە فرعەقە بوو باشی ڕۆژهەڵاتی شەعفات لە قودس لە گەڕەکەکانی دیکەی شارەکە جیا دەکرێنەوە، دەبێت دیواری جیاکراوە لە شوێنەکەی خۆیدا بمێنێتەوە، پێویستە بکرێت بە خاڵی سنووری نێوان پایتەختەکانی هەردوولا. بەناو پلان ئاشتیەکەی ئەمریکا بووە مایشۆک بۆ فەلەستینیەکان لە شاری قودس بە تایبەتی و فەلەستینیەکان بەگشتی، هەر ئەوەش وای کرد لایەنەکانی فەلەستینی پلانەکە ڕەت بکەنەوە. لە نوێترین کاردانەوەکانیشدا فادی هەدمی وەزیری کاروباری قودس لە حکوومەتی فەلەستین ڕایگەیاند بەلای فەلەستینیەکانەوە تەنها قودس پایتەختی فەلەستینە، چونکە ئەو شارە لە ساڵی 1967ەوە ئیسرائیل داگیری کردووە. فادی هەدمی وتیشی ئەوەی لە ناوەڕووکی بەناوپلانی ئاشتی ئەمریکادا هاتووە ڕەت دەکەینەوە، چونکە شاری قودسی کردووەتە پایتەختی ئیسرائیل. ئەمە وێڕای ئەوەی بەندەکانی دیکەی ناوپلانەکە لە بەرژەوەندی ئیسرائیلە. لای خۆیەوە خەلیل تفەکچی بەڕێوەبەری فەرمانگەی نەخشەکان لە کۆمەڵگەی توێژینەوەی عەرەبی لە قودس ڕایگەیاند سەرجەم ئەو ناوچانەی کە لە بەناو پلانی ئاشتی ئەمریکا بۆ پایتەختی فەلەستین دیاری کراون هیچیان ناشێن بۆ پایتەخت بوون. بە پشتبەسن بە داتاکانی فەلەستین، ئاماری دانیشتوانی قودسی ڕۆژهەڵات کە هەڵگری ڕەگەزنامەی ئیسرائیلن لە نێوان 320 بۆ 330 هەزار کەسن کە 120 بۆ 140 هەزاریان لە گەڕەکە پەراوێزخراوەکان لە دیواری ئەمنی نیشتەجێن. لەو بارەوە زیاد حەموری بەڕێوەبەری ناوەندی قودس بۆ مافەکانی کۆمەڵایەتی و ئابووری ڕایگەیاند ئەوەی لە ناوەڕووکی بەناوپلانی ئاشتی ئەمریکا لە بارەی ئەبوودیزیان کە فرعەقەب یان شەعفات پێشنیاز کراوە ببن بە پایتەخت، ئەوە دەگەیەنێت کە چارەنووسی 120 بۆ 140 هەزار فەلەستینی نادیار بێت. وتیشی لە بەناو پلانەکەی ئاشتی ئەمریکا ئەوە خراوەتە ڕوو، پێویستە دانیشتوانی قودسی پایتەختی ئیسرائیل یەک لەم سێ بژاردەیە هەڵبژێرن، یەکەم یان دەبێت ببن بە هاوڵاتی ئیسرائیل یان ببن بە هاوڵاتی فەلەستین، یاخود ئەوە تا وەک خۆیان بۆ هەمیشەیی بمێننەوە.